لە سەرەتای ئەم مانگەوە پێدانی فیزەی گەشتیاری وڵاتی کۆماری ئیسلامی ئێران بە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکردەوە و لە ئێستادا هاوڵاتیان لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا دەتوانن فیزەی ئەو وڵاتە بەدەست بهێنن. سەرکونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە سلەیمانی دەڵێت بەپێی ئەو ڕێکار و ڕێنماییە تەندروستیانەی کە هەیە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیان دەتوانن فیزەی ئێران بەدەست بهێنن. لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە ئاسانکاری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە لەلایەن وڵاتی ئێرانەوە کە یەکەمیان پەیوەندی بە ڕێکەوتنی نێوان عێراق و ئێرانەوە هەیە کە بەپێی ئەو ڕێکەوتنە بۆ ئەو هاوڵاتیانی لە ڕێگەی فڕۆکەوە لە نێوان هەردوو وڵاتدا گەشت دەکەن پێویستیان بە وەرگرتنی فیزانیە. ئاسانکاری دووەم لە پاش 20 مانگ لە ڕاگرتنی فیزەی گەشتیاری ئاینی لە هەفتەی ڕابردووە پێدانی فیزە بۆ گەشتیارانی هەرێم دەستی پێکردو لە ڕێگەی نووسنگەکانی گەشت و گوزارەوە هاوڵاتیان دەتوانن فیزە دابین بکەن نووسنگەکانیش دەبێت 5,000 دینار وەربگرن لەوە زیاتر بێت ڕێکاری یاساییان بەرامبەر دەگرینە بەر. پێویستە گەشتیارانیش کارتی کوتانی ڤاکسینیان پێبێت و هەردوو جوڕعی ڤاکسینیشیان بەکارهێنابێت و 15 ڕۆژیش بە سەریاتێ بەڕی بێت و پشکنینی کۆرۆناشیان پێبێت. خاوەن نووسینگە گەشتیاریەکان دەڵێن ڕۆژانە چەندین گەشتیار سەردانیان دەکەن بۆ وەرگرتنی فیزەی وڵاتی ئێران و لە بەرامبەر پێدانی هەر فیزەیەکیش تەنها 5,000 دیناریان لێ وەردەگرن وەک تێچووی تۆمارکردنی ناوەکانیان. پێشتر دیار بوو پێشتر فیزە بەس بۆ کەسانە بوو کە نەخۆش بوون بەڵام ئێستا فیزە بۆ عامەیتر لە هەمووی تایە لە نەخۆشی تایە لە گەشتیاری تایە لە تیجاری تایە یانیتر ئێستا خواستی زیاتر خۆل لەسەرە و فیزە زیاترە ئێستا ئەگەر وەکو ساڵانی لێبێت لەوە چه ڕۆژی ینی هەر کۆمپانیا بکاتە 1000 دانە بەس ئێستا تێ 120 فیزە هەیە. کو شێوازی مناڵ با بڵێن هەر کەسێک تەمەنی لەخوا 16 ساڵە بە پێویستی بە دەرزی ڤاکسین نابێت تەنها پێویستە فەحسی کۆرۆناکە بکات بۆ سەرمەرز لە سەر و 16 ساڵەوە پێویستە هەردوو دەرزی لقاحی کۆرۆناکەی لە خۆیان بێت بەڵام بۆخوا 16 ساڵ کێشەی ئەوەی نییە مناڵیش با بڵێن لە 6 ساڵ بەرەوسەر پێویستە تێستی کۆرۆنای هەبێت بەڵام لەخوا 6 ساڵەوە پێویستی بەوانەش نابێت. بۆ فڕۆکە لە ئێستا تاکو 22 مانگ بەپێی تازەترین بڕیار پێویستی نە بە ڤاکسین هەیە نە بە ڤیزە هەیە توانێت بە فڕۆکە سەردانکە ڕۆژانە لە هەفتەیەک سێ ڕۆژ فڕۆکە هەیە لە سلێمانی بۆ تاران ڕۆژانی یەکشەم چوارشەم هەینی. لە پاش نزیکەی 2 ساڵ لە ڕاگرتنی فیزەی گەشتیاری وڵاتی ئێران دەستی کردەوە بە پێدانی فیزە بۆ گەشتیارانی هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگەی نووسینگە گەشتیاریەکان و هاوڵاتیان دەتوانن فیزە دابین بکەن. بەوتەی خاوەن نووسینگە گەشتیاریەکانیش ئەمەش هەنگاوێکی باشە بۆ ئەوەی جوم و جوڵە بازرگانی و گەشتیاریەکان لە نێوان هەردوو وڵاتدا زیاتر بێت و کەرکی گەشتیاری و ئابووری بژانەوەی زیاتر بەخۆ ببینێت. هێمن کەمال کورتسات نیوز سلەیمانی.